بەرپرسێکی لەشکری عێراقی گوتی دوێنێ شەممە هێزەکانی عێراقی کۆنتترۆلی نەخۆشخانەیەکی سەرەکیان لە شارۆچکەی فەلوجە کرد و دوای وەدەرنانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی لە بەشی زۆری ئەو شارۆچکەیە هێزەکانی عێراقی دەستیان بە هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی چێندراوی داعش کرد. با گوتەی عەمید حەیدەر العوبەیدی شەڕ و پێکدادان لە بەشی زۆری شارۆچکەی فەلوجە هێشتا بەردەوام و فڕۆکە جەنگیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراقی سێرەگران و بنکەکانی داعشیان کردە ئامانج. هێزەکانی عێراقی بە وریاییەوە پێشەڕویان بەرەو نەخۆشخانەکە دەکرد لەبەر مەترسی ئەوەی میلیتانانی داعش نەخۆشەکانی نێوی وەک قەڵغانی مرۆیی بەکاربێنن، بەڵام کاتێک وریژمیان کردە نێو نەخۆشخانەکە هیچ نەخۆشی تێدا نەمابوو. پاشان هێزەکانی عێراقی ناوچەی حەیزباتیان پاکردەوە و ئێستا بەرەو گەڕێکی جۆلان و هەندێک ناوچەی بچووک لە باکووری فەلوجە پێشەڕوی دەکەن. لە مانگیەکی ساڵی 2014دا فەلوجە یەکەمین شاری عێراقی بوو کەوتە ژێر کۆنتترۆلی ئەم گروپە توندڕەوە. گروپی داعش هێشتا شاری موسڵ کە دووەمین گەورەترین شاری عێراقیە لە ژێر دەستیدایە. شەوی شەمەی ڕابردوو یاری ئاگرین ئاسمانی بەغدای پایتەختی ڕووناکردەوە هاوکاتی ئەوەی دانیشتوانی پایتەخت ئاهەنگی خۆشی گرتنەوەی شارۆچکەی فەلوجەیان لەلایەن سوپای عێراقەوە دەگێڕا، هەروەها لە گۆڕەپانی تەحریر نمایشی ماتۆرسواری بەڕێوەچوو. ئەم خانمە کە دانیشتووی بەغدای پایتەختە دەڵێت ئەم گرتبوونەوە و ئاهەنگ گێڕانە دەربڕینی خۆشی و سەرفرازیمانە. دەشڵێت کۆنتترۆلکردنەوەی فەلوجە سەرکەوتنێکی مەزنە بەسەر میلیتانانی دەوڵەتی ئیسلامیدا و هەتا ئێستا ئەمە بە گەورەترین سەرکەوتن لە قەڵەم دەدرێت.